کەواتە چۆن ڕۆژەکەمان بشکێنین بە شێوەیەکی تەندروست. زۆر گرنگە کە سلسیلە یاخود ڕێخستنی خواردنەکانمان بە چی دەست پێکەین و پاشان چی بخۆین تاو کاتی کە ژەمی سەرەکی خۆین. باشترین شتەوەیە کە ڕۆژەکەمان شکان بە شیرینێکی سروشتی بشکێنرێت ڕۆژەکەمان وەلو کاتەیە مێشکمان پێویستی بە شەکرە بەڵام ئەبێ سەرچاوی شەکرەکە سەرچاوێکی سروشتی بێت. بۆ نمونە خورما سەرچاوێکی زۆر باشە کە ڕۆژەکەمانی پێ بشکێنین لە 1 تا 3 خورما کافیە و ئەکرێت لەگەڵ خورماکەیە چەرەسات وەکو گوێز بخورێت و پاشان ئەکرێت ئاو بخورێتەوە و دواتر سوپ بەکارمێنرە یاخود بخورێتەوە وەکو سوپی نیسک یاخود سوپی سەوزەوات و پاشان زەڵاتە بخورێت. بێگومان هەنێک کەس ئیسراحەتی وەرەگرن لەم بینەیە دواتر ژەمی سەرەکی خۆن. ئەمە شتێکی باشە و ئەو کەسانشی کە ئیسراحەت وەرناگرن لەو بینەیە باشترە بەم شێوەیە دەست پێکەن و دواتر بچن خواردنی سەرەکی بخۆن. بەنسبەت خواردنی سەرەکیەوە پێویستەکە خواردنەکان پرۆتینی تا بێت سەرچاوە پرۆتینەکانی لەگەڵا بێ بۆ نمونە مریشک، ماسی یاخود پاخلەمەنیەکان وەکو فاسۆلیان، نۆک، لۆبیا و لەگەڵە سەرچاوێکی کاربۆهایدرێت وەکو برنج بۆ نمونە. گرنگی ئەم شتە لە چیایە؟ گرنگی ئەم شتە لەوایە کە ئەو خواردنەی کە تۆ ڕۆژ و پێشکان و پاشان ئەو سوپەی کە ئیخۆیتەوە پاشان ئەو زەڵاتەی کە ئیخۆیت فایبەری باشی تێ. ئەمە شوە ئەکات ئەو برنجەی کە ئیخۆیت کە شەکری خوێن ئەکرێ بەرزکاتەوە بە شێوەیەکی هێواشی هەڵبمژرێت و بە شێوەیەکی هێوا شەکری خوێن بەرزکاتەوە بەمەش ئاستی ئینسولین بە شێوەیەکی سەریع بەرز نابێتەوە. ئەمەش تۆ ڕێگری ئەەکەی لە دووبارە غەزمکردنەوەی ئەو چەوری کە سوتاندە بە درێژایی ڕۆژەکەت بە درێژایی بە ڕۆژبوونت. سمارت وەرچەرخانە.